یەکێک لە شێوەکارە هەرە بەناوبانگەکانی کورد و یەکێک لەو کەسایەتیانی کە هەمیشە بە بێدەنگی توانیوێتی جێپەنجەی خۆی هەبێت ئەوی شێوەکاری دیار عەلی کەریمە دیارە بە خۆشحاڵیەوە لە شاری سلێمانی لە ڕێزلێنانێکی تایبەتدا بەناو نیشانی توانایەکی هونەری لە بێدەنگیدا خەڵاتی ڕێزلێنان بەم شێوەکارە دیاری کورد بەخشە بە ئامادەبوونی بەشێک لە کەسایەتی دیارەکان و هەروەها لە کۆتاییشە ئەلبومی تابلۆکانی پێشکەش بە ئامادەبوان کرا. لە مەراسیمێکدا لە شاری سلێمانی کە دامەزراوەی کەریمی عەلەکە بەناو نیشانی توانایەکی هونەری لە بێدەنگیدا ڕێکخستە بوو ڕێز لە ئەزموون و تەمەنی هونەری شێوەکاری دیار عەلی کەریمگیرە. لە مەراسیمەکەدا ژمارەیەکی زۆر لە هونەرمەندان و هاوڕێیانی ئەو هونەرمەندە ئامادەی بوون و وێڕای پیشاندانی دنیابینی هونەری شێوەکار عەلی کەریم هاوکات ئەلبومی تابلۆکانیشی پێشکەش بە ئامادەبوان کرا. تێکۆشارانی کە لە ژیان ئاماون بەسەریان کاتەوە خەڵاتی ڕێزلێنانیان پێ ببەخشێ ئەگەرچی ئێمە مردوەکانیشمان لەبیر ناکەین چونکە پێمان وایە هەر میلەتێک ڕابردووی خۆی نەخوێنێتەوە ناتوانێت لە ئێستا تێبگا بۆی هەنگاو بۆ داهاتوێکی باشتر بنێ. لەم سۆنگەیەوە دامەزراوەی کەریمی عەلەکە ئەمڕۆ خەڵاتی ڕێزلێنانمان بەخشی بە یەکێ لە هونەرمەندە شێوەکارە دیارەکان کە جگە لە کاری هونەری نووسەرێکی بواری هونەری شێوەکاریشەوە جیالەوە یەکێکە لەو پەروەردەکارانی کە لە دوای ساڵانی هەشتاکانەوە زۆربەی زۆری قوتابیانی بواری هونەری شێوەکاری لە پەیمانگای هونەر جوانەکانی سلێمانی بەژێر دەستی ئەما تێپەڕیون و لە ڕێگەی ڕێزلێنانەوە هەوڵماندا کەمێ دڵی خۆشکەین و پێی بڵێن سوپاس بۆ تەمەنی کە بە هونەری کوردی بەخشی.